یاری پەبجی ڕۆژانە زیاتر لە 100 ملیۆن کەس یاری پێدەکەن و کۆی بەشداریکەرانیشی 500 ملیۆنی تێپەڕاندووە. ئەم یاریە لەلایەن دیزاینەری ئێرلەندی براینەر گرین دروست کراوە لە ماوەیەکی کەمدا دەنگدانەوەیکی گەورەی لە جیهان بە دوای خۆی داهێنا. بەکارهێنەرانیان لە ڕێی مۆبایلەوە ئەم یاری دەکەن و بە گروپێکی 4 کەسی لەگەڵ 100 کەس لە فڕۆکەیەکەوە دەخێنە دوورگەیەک کە ژمارەیەک باڵەخانەی چۆڵی تێدایە لەگەڵ چەک و تەقەمەنی. ڕوبەری دوورگەکە 8 کیلۆمەتر و قۆناغ بە قۆناغ سوک دەبێتەوە. کەسەکان ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. لە یاریەکەدا ئامانجمانەوە و ڕزگابوونە لەو کوشتارێک کە بەشداربووان هەوڵی کوشتنی یەکتری دەدەن. یاری پەبجی سەرەتا بۆ ویندۆز دروست کراوە کە لە 3 ڕۆژی یەکەمیدا بە بڕی 11 ملیۆن دلار فرۆشی هەبووە. پاشان بۆ ئەکسبۆکس و لە دوایین قۆناغی کە دەنگدانەوەی جیهانی بەدواداهات دروستکردنی بوو بۆ هەردوو ڤێرژنی ئەندروید و iOS مۆبایل. یاری پەبجی چەندین لێکەوتەی بە دوای خۆی داهێناوە پسپۆرانی دەرونی هۆشداری دەدەن لەسەر ئاڵوودەبوون بۆ یاریە و کاریگەری لە سەرژیانی ئاسایی. هەروەها چەندین کێشەی بە دوای خۆشی داهێناوە بۆتە کێشەی نێوان هاوڕێکان و ئاژاوی لێکەوتوتەوە. جگە لەوەش ژمارەیەک هاوسەر بەهۆی ئەم یاریە لە جیهان لێک جیابوونەتەوە. نزیکترین نمونە 2 هاوسەری عێراقی بوون لە شاری بەغداد کە بەهۆی ئەوەی ژنێک یارمەتی مێردەکەی نەدابوو کێشە لە نێوانیاندا دروست بوو جیابوونەوە. هەروەها پەبجی بۆتە کێشە بۆ ژمارەی زۆر لە خوێندکاران و کارمەندانی لە سەرانسەری جیهان و کوردستانیش. لە دوایین پێشاتە لیژنەی فتوای وەزارەتی ئۆقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان گفتوگۆ لەبارەی حرامکردنی یارەکەەوە دەکات. لای خۆشەوە دکتۆر عرفان ڕەشید سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی بۆ کورسات نیوزی ڕوون کردەوە. هەموو یاریەک ڕەوایە و ناتوانێت حرامی بکەین، بەڵام بۆ کەسانی کە کاریگەری کردو سەر ژیانیان حرامە. خودی یاریەکە خۆی حرام نییە. سەرۆکی لیژنەی فتوا ڕاشی گەیاند هەر خوێندکارێک ئەو یارێ ببێتە دواکەوتین لە خوێندن یان هەندێک کرێکار بەهۆی ئەو یاری و کاریان نەکردووە و فەرمانبەریش هەبووە لە هەرێمی کوردستان بەهۆی سەرقاڵی ئەو یاریە کاری هاوڵاتانی ڕانەپەراندووە. بۆیە یاری پەبجی لەو حاڵەتدا بۆ کەسانە حرام دەبێت.